لهبلێرا پایتەخت سپێدە هەوا باش بیتن هێویا تەندروستیەکە گەلک باش بۆ هاوات خازم جارەکاتی لە پرۆگرامی بەیانی 24 ئەس هاتمە خزمەتە هەوەیەن هێژا و خۆشتوی بچەندین بڕگە و بابەت و تەوەرێن جیاواز سپێدا 24 هەردەم دەیا جیاواز بیتن تەوەرێ مەیەکێ هۆکارێن وەستاندنا گێشەی منداڵ پێش و پاش لە دایک بوونێ تەوەرێ مەیە دوێ پرۆژە خاندنێ چییە و چاوا قوتابی سوودێ لێوەرتگرن ئەم بەحسی کەش و هەوای بکەین دیمە لە سپێدا 24 گوت دێل جهێن بلند بەرزایی بەفر هێتن لە هەندە شوێنە بەفرا باری بزانین ئەڤڕۆ کەش و هەوا دێ چاوا بیتن بە پێی بەشی پێشبینیەکانی کەش و هەوا لە وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەمڕۆ لە تاوی ناوچەکانی ئاسمان هەور دەبێتن و لە ناوچە شاخاویەکان بارانی پچر پچر دەبارێت ئەو ناوچانەی لە سنووریش نزیکن ئەگەری بەفربارینیان بەرزە ئاگاتان لە تەندروستیتان بێ خێرایی لەسەر خۆ دەبێت جا سەبارەت بە بارانەکە پێشبینی دەکرێت زیاتر سنتەری پارێزگای دهۆک و سنووری ناوچە شاخاویەکانی پارێزگای هەولێر بگرێتەوە خەلکی دهۆکە داسنیا هەوە هاش خۆ هەبیتن هێدی سەرما هات واتە لەو دوو ناوچەیە زیاتر باران ببارێت ئەمڕۆ وەکو دوێنێ حاجی ئۆمەران ساردترین ناوچە دەبێت بە 1 پلەی سیلیزی و گەرمیان گەرمترین بە 16 پلەی سیلیزی راپۆرتێک مەیە هەی بزودنەوە تالیان لە ئەغڤانستانێ هەموو خوێندنگەین موزیکێن خۆیان داخستی ئامێرێ توانیشیان شکاندی و یە سووتاندی زۆر بەجەگمەن دێتەلوێرێ گولە دەنگێ موزیکیە و گۆرانیە دەبێت کەچی پیشەکارێک هێشتا خەریکی دروستکردنا ئامێرێ ڕەبابە و بەردەوامە دەبێژیت ڕاستە قەدەغەیە بەلە ئەسکەنەندامم و ئەسنەشم چ کارندی بکەم ساخی لە شاری هیراتی ئەفغانستان ماوەی 10 ساڵە ئامێری میوزیکی ڕەباب دروست دەکات. لە ئاسیای ناوەڕاستدا ئەم ئامێرە ناوبانگێکی زۆری هەیە. ساخی تا ئێستاش بڕیاری وایە لەسەر کارەکەی بەردەوام بێت سەرەڕای هەوڵەکانی بزودنەوەی تالیبان بۆ نەهێشتنی میوزیک. ئامار نەدارم ئەم مقدار نفهم کە ئاماری فروشم بەهۆی دۆخی ئابووری و هەژاریم تا ئێستاش بەردەوام لە دروستکردنی ئامێری ڕەباب سەر ڕای ئەوەی کە نابێت بیکەین چونکە دەسەڵاتدارانمان نەیانەوێت ئەم کارە بکەین بەڵام ئەمە تاکە پیشەیە کە من لێی شارەزام و من خاوەن پێداویستی تایبەتم ناتوانم کاری تر بکەم بە هەر زۆرێک بێت دەبێت ئەم ئامێرە دروست بکەم و بە نرخی گرانبەها بیفرۆشم تا خێزانەکەم بەخێو بکەم. لە پاڵ هیواکەی لە بەخێوکردن و لە فرۆشتنی ئەم ئامێرە ناکرێت بەها کولتوریەکەی پشتگوێ بخەین. یونسکۆ ئەم بەها کولتوریەی بە هەند وەرگرت و لە مانگی 12 2024 ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بەهرەی دروستکردن و ژەنینی ئامێری ڕەباب لە ئەفغانستان، ئێران، ئۆزباکستان و تاجیکستان لە لیستی میراتی کولتوری تۆمار کرد. تەنها چیزی کە هەستم بە شانازی کرد کە لە ئەفغانستان ئامێرێکمان هەیە لە لیستی یۆنسکۆ تۆمار کراوە ئەمە وای کرد هەست بە شانازی بکەین. ما نباید بذاریم فراموش هنرهای ما. لە دوای گەڕانەوەی بزوتنەوەی تالیبان دەنگی ئەم ئامێرە لە ئەفغانستان کەس بووە و بەرەو نەمان دەچێت لە ماوەی 3 ساڵی ڕابردوو بەشێکی زۆری هونەرمەندان و میوزیکژەنان وڵاتیان جێهێشتووە ئەوەی کەماوەتەوەش دەسەڵاتداران هانی دەدەن کە پیشەکەی بگۆڕێت. سەرەڕای ناچارکردنیان بە وازهێنان لە میوزیک کەچی ئێستاش جارجار غول ئاغا پارچە میوزیک بۆ بەشێک لە گەشتیاران دەژەنێت. و ئی وەزیفەیەمانە کە ما بتوانیم تاکەشت کەوام لێ دەکات لە ژەنینی ڕەباب بەردەوام بم ئەم هەست و بیرۆکەیەیە کە شتێک پێشکەشی ئەفغانستان دەکەم نابێت دابوونەریتمان بیر بچێتەوە. بزوتنەوەی تالیبان دەڵێن لە ئاینی ئیسلامدا میوزیک ڕێگە پێدراو نییە بۆیەش بە تەواوەتی قەتەغەی دەکەن.
لە ئێستادا لە هیچ ئاهەنگ رادیۆ و تەلەڤیزیۆنێکیشدا لێ نادرێت زۆر بەدەگمەنیش لە ئۆتۆمبیلەکان دەنگی گۆرانی دەبیستیت خوێندنگاکانی میوزیک هەمووی داخران و ئامێر و بڵندگۆکانیش بەشێکیان سوتێنران و بەشێکیشیان شکێندران. پارێزگای زیقار سەبارەی ناوبانگە مێژووەکەی لە بواری هونەری و سینەما ئێستا هونەر و سینەما لەم شارە بەدەست چەندین قەیرانەوە دەناڵێنێت. گەورەترین قەیرانیش نەبوونی هۆڵی گونجاوە بۆ پێشکەشکردنی کارە هونەریەکان. هونەرمەندەکانی زیقار دەڵێن سینەما و شانۆکانی زیقار لەلایەن دەسەڵاتدارانەوە داگیرکراون. ئەمانەش بۆ پێشکەشکردنی کارەکانیان ناچارن هۆڵی قوتابخانەکان و باخچەکان بەکاربێنن. تعد محافظة ذيقار پارێزگای زیقار یەکێکە لەو پارێزگایانەی باشووری عێراق هەر لە کۆنەوە بە شانۆ سینەما ناسراو بووە، بەڵام ئێستا ئەو لایەنەی هونەر بە تەواوی پژوێ خراوە و بەدەستەندین قەیرانەوە دەناڵێنێت، چونکە زۆرینەی باڵەخانە هونەریەکانی ئەم پارێزگایە لەلایەن دەسەڵاتدارەکانەوە داگیرکراون. نفتقر إلى وجود هذه المعالم الفنية التي ئەمڕۆ ئێمە کێشەمان نەبوونی جێگەیەکی گونجاوە بۆ پێشوازیکردن لە خەڵک و پێشکەشکردنی کارە هونەریەکانمان. ئەمە کێشەیەکی گەورەیە و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان چارەسەری بکەن، چونکە ئەم شارە ناتوانێت بەبێ هونەر ئاماژە بە ڕۆڵە گەورەکەی بکەیت لە شارستانیەتی عێراق. إلا بأن تكون في مدن الناصرية عموما بەداخەوە هونەر ڕۆشنبیری لە ناسریە ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ دواوە دەچێت. هیچ جێگەیەکی وامان نییە بتوانین کارەکانمان وەک هونەرمەند پێشکەش بکەین. ئەمە مای نیگەرانیە بۆ هونەرمەندان. لا يبشر بخير لقاعات قليلة من المسرح. ورغم كونها منبعا للعديد من سەرباری ئەوەی زیقار ناوەندی چەندین داهێنان و کاری ناوازەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی ناوبانجیان هەیە، هونەرمەندان دەڵێن لە نەبوونی شان و سینەمای گونجاو پەنایان بۆ بەکارهێنانی هۆڵی قوتابخانەکان و باخچەکان بردووە بۆ پێشکەشکردنی کارە هونەریەکانیان. كانت الناصرية يعني منذ عقد الأربعين لە چلەکانی سەدەی ڕابردوو تا ساڵی هەشتاکان زیقار بە سینەما بەناوبانگ بوو. 4 سینەمای گەورەی تێدا بوو، بەڵام ئێستا سینەماکان گۆڕاون بۆ نەخۆشخانە و گەراج. سينما البطحة الصيفي والشتوي أيضا. يريدون نهايتي، إنهم لا يجعلوني أستمر في الحياة. وتبقى المدينة غنية پارێزگای زیقار بە نووسەر هونەرمەند و شانۆکاران ناسراوە، بەڵام گەورەترین قەیران نەبوونی شوێنی گونجاو بووە بۆ کارە هونەریەکانیان، شوێنێک کە شایەنی ناوبانجی هونەرمەندان بێت. لقناة كردستان 24 حيدر حنون الناصرية. هونەر ئەو تشتە و زارۆک پیر گەنج هەمی حەزرێتکەن. پێویستە لە نەک هەر پارێزگا زیقار لە هەر جهەکی گرنگێکە تایبەت بە هونەرێ بێتە دانا نەکتنێ و جهەک نەبیتن تو هونەری خۆ تێدا نیشان بدەیت، چونکە هونەر دشێت دەنگاتە بچەندین جۆرێن جیاواز بگەینیتە خەلکی. ئەگەر تا چەندین مشکیلە هەبن تو دەشەی بگوێگرتن لە سترانێکێ بکارێکی هونەری بشانۆیەکێ لەبیر بکەی. هونەر گەلک جاران ئەم لە هەر جهەکی بین ئەم دچین کولتوری هەر وڵاتێکی ببینین یەکەم تش بەلکەم حەز بکەین گوێ خۆ بدەینە سترانەکەوی وڵاتیان بزانین مێژووی شانۆیاوی وڵاتی چاوایە هونەرمەندن وێ وڵاتی چاوانە دەماتە جهەک نەبیتن تو هونەرمەندت خۆ پێ بناسیینی گەلەکە زەحمەتە تو کولتوری وڵاتن خۆ بدەرە بناسیینی. بینەران هەروەکی من دەستپێکی ئاماژە پێدای تەوەری ئەڤڕۆیە بەیانی 24 تەوەرەکی گەلێکی گرنگە ئەس باڕم تایبەت بۆ دەیکان ئەس داڵ دایکاتکەم هەتا دوماهیکێ دیگەل مندا بمینن. ئەڤڕۆ ئەم دێ بەحسا هەندێکین هۆکارە ڕاوەستاندنا گەشەیەن زارۆکە پێش و پاش لە دایکبوونێ چنە بێ مەبەستێ چەندین پرسیارەتی ئەم دێ ئاراستەی دکتۆر مەحموود محەممەد بەڕێوبەرێ نەخۆشخانەیە ڕاپەڕینا فێرکاریە منزاڵانکەین. دکتۆر تو گەلێک بخێر هاتی. دکتۆر هۆکارن ڕاوەستاندنا گەشەیە زارۆکە چییە؟ ئەگە بە شێوەیەکی گشتیان بەحەز بکەین. بەڵێ خۆی گەشەی منداڵ تەبعاً لە پێش لە دایکبوونەوە زۆر جار تەئسیری هەیە. منداڵ کە لەسکی دایکیتی زۆر جاری وا هەیە هەندێک هۆکار هەیە تایبەتە بە دایکەکە لەوانێ تەئسیری هەبی لەسەر گەشەی کۆرپەکەی لە ناوزجی و هەندێک هۆکاریش هەیە تایبەت بە منداڵەکە
کە لە ناوژی دایکێتی ئەو هۆکارانی کە تایبەتە بە دایک زۆر جاری وا هەیە ئەو نەخۆشیانەی کە دایکەکە هەیەی لەوانەیە نەخۆشی شەکرەیە بەرزی فشاری خوێنە یان هەوکردنەکانە هەندێک حالەت هەیە یان ئەو هۆکارانی کە تایبەتە بە منداڵەکە لەوانەیە منداڵەکە نەخۆشی دڵی هەبی یان هەندێک نەخۆشی کرۆمۆسۆمیەکان ئەوانی مەنگۆلی و چەند نەخۆشیێکی ترە ئەوانیش لەوانەیە پاش لە دایک بوونیش هۆکار بن لەوەی گەشەی منداڵەکە باش نەبێ و تەواو گەشە نەکە ئەو هۆکارانەیش کە لە پاش منداڵ کە لە دایک دەبێ تەسیری هەیە لەسەر گەشەی منداڵەکە دەتوانین بیکەینە سێ بەش ئەو هۆکارانی کە منداڵەکە وزە و تااقەچی یان خواردنێکی باش وەرناگری یان ئەو خواردنەی کە وەری دەگری ئیسفادەی لێ ناکاتن لۆ گەشەی یانیش لەبەر هەر هۆکارێک و هەر نەخۆشیەک منداڵەکە ئەو وزە و ئەو تاقەی کە وەری دەگری زیاد لە حەدی خۆی سەرفی دەکە ئەوانە هەمووی دەبێتە هۆی ئەوەی منداڵەکە گەشەکردنی بە شێوەیەکی ئاسایی نەبێ تەسیر لە گەشەی منداڵەکە بکە. باشە دکتۆر گەشە زارۆکە هەل دەرەوەی جەستەیان ناودا و جەستەش سەبەبە بەتەکیید خۆی بەتەنیا دەرەوە نییە خۆی وەکو باسمان کرد ئەو نەخۆشیانەی کە هۆکارن لە منداڵەکە ئەوانەی کە ئەو خۆراکەی کە وەری دەگری و ئیسفادە لێ ناکات زۆر نەخۆشی هەیە وای لێ دەکا منداڵەکە ئیسفادە لە خواردنەکە نەکە ئەو خواردنی کە دەیخوا لێ ئەو وزەیە ناگاتە جەستەی منداڵەکە و دەبێتە هۆی ئەوەی گەشەی ڕابوەستی یان ئەو خواردنەی کە وەری دەگری لەوانەیە ئەو تاقەی کە وەری دەگری زیاد لە حەدی خۆی سرف دەکات لەبەر چەند نەخۆشیەک مەسەلەن ئەو منداڵانەی کە نەخۆشی دڵیان هەیە یان ئەو منداڵانەی نەخۆشی غودە و غودەی دەرەقیان هەیە یان چەندین نەخۆشی تر کەوانە وا دەکەن تاقەچی زیاتر سرف بکە منداڵەکە لەوەی کە وەری دەگری لێ وا دەکا منداڵەکە گەشەی سەبر ڕابوەستی. دکتۆر تەمەنێ دایکیان ئەم بێژین تەمەنێ ئافرەتێ کال لە هەندێتکەک و گەشا بەریا دایک بوونا زارۆکی گەشا زارۆکی لاواز ببیت وەکو باسم کرد ئەو هەندێک هۆکار هەیە کە سەبەبەکە لە ئەگەر باسی کەمێک لەو هۆکاران مەسەلەن ئەو منداڵانەی کە دایکەکە تەمەنی گەورە بێ لەوانەیە تەسیر لە گەشەی کۆرپەلە بکات لە ناوچی داچی یان ئەگەر دایکەکە تەمەنی گەورە بێ لەوانەیە هەندێک نەخۆشی هەیە بە تایبەتی وەکو باسم کرد نەخۆشی کرۆمۆسۆمیەکان یەک لەوان نەخۆشی مەنگۆلیە کە لە ناو خەڵکی باوە لەو ئافرەتانە زیاتر ڕوودەدا کە دایکەکە تەمەنی گەورەتر بی بە تایبەت لە 35 ساڵ بەسەرەوە یان ئەو نەخۆشی یان دایکەکە هەندێک نەخۆشی و هەوکردنی هەیە لە ناو خەڵکی زۆر باوە مەسەلەن نەخۆشی پشیلەی پێ دەڵێن دایکەکە ئەگەر ئەو نەخۆشیە و یان چەند نەخۆشیەکی تر هەیە کە زۆر جار علاقەیان بەیەکترەوە هەیە تۆرچ ئینفێکشنی پێ دەڵێن بە ئینگلیزیەکەی یەک لەوان مەسەلەن حەسبەی ئەڵمانیە ئەو نەخۆشی پشیلەیە ئەوانە وا دەکەن یان هەندێک ڤایرۆسی تر هەیە مەتەلەن تەسیر لە دایکەکە هەیەی تەسیر لە گەشەی کۆرپەلەکە دەکات یان ئەسڵەن خواردنی دایکەکە ئەگەر دایکەکە خواردنی باش نەبێ و بەباشی خواردن نەخوا ئەوە یەک لە هۆکارەکانە لەوەی دایکەکە تووشی کەمی ئاسن و یان کەمی خوێن بی و کەم خوێنیش زۆر زارەوە دەکات تەسیر لە گەشەی کۆرپەلەکە بکات لە ناوچی داچی. باشە دکتۆر تە بەحسا خواردنێ کرد پێویستە دایکان لە کاتی دوگیانیە گرنگی بە چه جۆرە خواردنەکە بدەن ئەمە هەموو باز دەکەین هەرچەندە ئەوە لەوانەیە دکتۆری ئافرەت پێویستە ڕێنمایی ئافرەتان بکە بەڵام ئێمەش هەر لەناو ئەو عملیەی داین لەبەرەوەی کۆرپەلەکە و منداڵەکە ئەخیرەن دێتەوە لای ئێمە هەموو جارێ ڕێنمایان دەکەی ئەو خواردنی باشی ئۆرگانیکی ئەوەی کە لە ماڵەوە حازر دەکرێت و دەخورێ بە تایبەت ئەوانە زۆر ئیسفادەی هەیە لە خواردنی تری دەرەوە و یاخود شیرینی و هەندێک شتی تر هەر خواردنێک کە دەخورێ ئەوەی کە نانی بەیانیان بی هێلکەیە ماستە پەنیرە ئەوەی کە نیوەڕۆیانە خواردنێکە حازر دەکرێت میوە و سەوزە و ئەو شتانی کە لە ماڵەوە دەخورێ و بە پاک و خاوێنی بە تەکید ئەوانە ئیسفادەی زۆر دەبی لە بۆ دایکەکە و لە بۆ گەشەی کۆرپەلەکەش. دکتۆر گەلێک جاران ئەم دەبینین دایک دەبێژن زارۆکێن خۆدەمام لە دایک دەبین مەدوێت گەلێک جان ئەم چاودێریاوان بکەین بەێ ئەم چ دەدەینێ ناخۆن حەز بوان خواردنا ناکەن ئەم نزانین ئەم چل زارۆکن خۆی بۆ ئەوەی گەشان زێدەتر بیتن خۆی زۆر جاری وا هەیە دایک حەزی لێ منداڵەکەی زۆر قەڵەو بیلوانێ ئەمە حەزمان لێ نێو منداڵ قەڵەوبی حەزمان لێ گەشەی منداڵەکە تەندروست بی و گەشەکەی بە ژێرەی تەمەنی خۆی تەواو ڕاست بیت منداڵ کە لە دایک دەبی بە تەکید لە 6 مانجی یەکەم تەنها شیرە دەخوا شیری دایک طبعاً بەدیلی نییە
من لێرەوە ڕێنمایی هەموو دایکان دەکەم ئەگەر حالەتەکی نەخۆشی یان ڕێگرێک هەبی لە بۆەوەی شیری دایک بدرێ ئەگەر نا چەندی دەکرێت بتوانن شیری خۆیان بدەنە منداڵەکە چونکە شیری دایک هەموو ئەو خۆراکانەی هەموو ئەو ڤیتامینات و ئەو کانزایانەی کە منداڵ پێویستیتی لە 6 مانگی یەکەم هەر هەمووی تێدای و منداڵەکە زۆرجار گەشەیەکی تەواو بێ مشکلە دەبی ئەگەر منداڵەکە هیچ کێشەیەکی نەبی فلوێ خواردنی باش بخۆن شیری خۆیان بدەنە منداڵەکە لە بەوەی منداڵەکە گەشەی تەندروست و باش بی لە پاش 6 مانگ کە دەست بە خۆراکی تەواوکەر مەتەلەن بێجگە لە شیر دەست پێ دەکرێت لەگەڵ منداڵ وا باشترە بە تەکید بەڕێنمایی و بە پرسکردن بە دکتۆر و یان بە کەسی شارەزا ئەو خواردنانە دەست پێ بکرێت کە منداڵەکە ئیسفادە لێ دەکات زۆر جاری وا هەیە لەوانەیە دایکەکە نازانێ زیاتر احتمام بەو شتانە دەدا کێک و یان ئەو شتە شیرنانەی کە دەست پێ دەکات بەو شتانە دەست پێ دەکات لەگەڵ منداڵ ئەمە ڕێنماییان دەکەین هەموو جار کە دەست بە خواردن دەکرێت خواردنی ئاسایی ئەوەی کە منداڵ پێ دەخورێت زیاتر لەسەر شکلی مەتەلەن شۆربایە یان میوەیە جوان نەرم دەکرێت یان شۆربای سەوزەیە یان ئەو خواردنانی کە لە بۆ منداڵ حاضر دەکرێت و دەتوانی بیخوا تا تەمەنی 1 ساڵ زیاتر تەکید لەسەر ئەو خواردنانە بکرێت لە پاش تەمەنی 1 ساڵیش تەبعاً منداڵەکە کە گەورە بوو ئیدی دەست پێ دەکرێت سەبر ئەو خواردنەی خۆمان دەیخۆین دەدەینە منداڵەکەش لەوەی بتوانی گەشەی بکە ئەگەر فەرەزەن منداڵەکە خواردنی باش نەبوو یان خواردنی نەخوارد هەیە منداڵ لەوانەیە لەبەر چەند هۆکارێک خواردنی نەخورێ بالفعل ئەو کاتە بە تەکید دەبی منداڵەکە سەردانی پزیشکێکی منداڵان بکرێتن بۆ ئەوەی بزانری ئایا هیچ هۆکارێکی نەخۆشی هەیە یان هیچ هۆکارێکی تر هەیە لەوەی ڕێگربی منداڵەکە خواردن نەخوا تا بە گوێرەی هۆکارەکەی چارەسەری لە بۆ بکرێت باشە دکتۆر خەم خواردن بۆ ئافرەتێ و زۆر فکرکردن کاریگەری لەسەر گەشەی زارۆکێوێ دکێتن بە تەکید حالەتی نەفسی دایک زۆر تەسیری هەیە لەسەر منداڵ بە تایبەت ئەو دایکەی کە شیری خۆی دەداتە منداڵەکە زۆر تەسیری لەسەر دروستبوونی شیرەکە هەیە لە دایکەکە ئەسڵەن منداڵ و دایک زۆر جار عیلاقەکی تایبەتیان هەیە لەگەڵ یەکتری بەڕاستی منداڵەکەش لەوانەیە هەست پێ بکە کاتێک کە دایکەکە نامرتاحە و یان حالەتێکی نەفسی نامرتاحی هەیە دایک ئێمە هەموو جار ئەو ڕێنمایش دەدەینە دایکان کاتێک کە شیری خۆی دەداتە منداڵەکەی ئەسنای شیری دانەکە دەبێت زۆر هادی و زۆر لەسەرخۆ زۆر بەبێ ئەوەی هیچ حالەتێکی نەفسی وا دەربخە کە ناڕەحەتە زۆر بە مرتاحی دەبی شیرەکە بداتە منداڵەکە لەوەی منداڵەکە ئەو شیرێک کە دەیخوا ئیسفادە لێ بکە و شیرێکی باشی لە بۆ دروست ببێتن دکتۆر gelek caran mesela nuke belkî dayekek temaşa me biketin dibêjîtin ez siyav dugiyanim û ez dizanim geşeya zarokê min dêneya baş bi çunkî dilê min naçî te xwarê li mudê dugiyaniyê de ez neşêm çi bixwim çi biketin ev afrete حسب حالەتە تەمان زۆر جاری وا هەیە لەوانەیە لە سێمانجی یەکەم زۆر جارە حاڵەتە هەیە لە دایکان بە تایبەت خواردنیان باش نابێ یان هەموو خواردنێک ناتوانن بخۆن ئەوەندەی کە پێی دەخورێ ئەوەی کە پێی دەخورێ ئەو کاتیش طبعاً وەکو باسم کردەوە حاڵەتێک کە تایبەتە بە دکتۆری ئافرەتان بە پرسوڕا لەگەر دکتۆری ئافرەتان دەبێت تەکید بکاتەوە ئەگەر هەر حالەتێک هەر هەوکردنێک شتێکی هەبێت دەبێت چارەسەر بکرێ ئەگەر نا بە جێرەی ڕێنمایەکانی دکتۆری ئافرەتان بە تەکید خواردن و لیستێکی یان خشتەیەکی وای لە بۆ دادنێ هەتا بتوانانی سەبر ئیستفادە لە خواردنەکان بکات باشە دکتۆر حاڵەتێ وهەیە و مەسەلەن پێچەوانە بیتن زیاد لە حەد زارۆک گەشەی بکەتن بەڵێ بەتەکید چۆن هەمانە منداڵ گەشەی ڕادەوەستی لەوانەیە و هەشمانە لەوانەیە بەعکسەوە منداڵ لەوانەیە لە حەدی خۆی گەشەی زیاتر بیان کێشی زیاتر هەبیتن ئەوەش هۆکاری زۆرە یەک لەوانەیە هۆکاری بۆ ماوەی بی لەوانەیە لە دایکان و باوکان ئەو شتە هەبی کە گەشەیان زیاترە یان قەڵەون یان وەزنیان زیاترە یان هەیە هەندێک زار لەبەر هەر هەندێک حاڵەتی نەخۆشی مەتەلەن منداڵەکە هەیە خەلەلێکی لە هۆرمۆناتی هەیە لە غودەی دەرەقیە یان لە چەند هۆرمۆنێکی ترە مثلا ئەویش دەبێتە هۆی ئەوەی منداڵەکە لە حەدی خۆی زیاتر گەشە بکاتن ئەگەر وەکو باسم کرد ئەگەر فەحس و پشکنینەکانی لۆ کرا منداڵەکە هیچ حاڵەتێکی نەخۆشی نەبوو ئەوە بە چەند ڕێنماییەک دەتوانرێ منداڵەکەەوە ینی ڕێنمایی دایک و باوکەکە بکرێ منداڵەکە خواردنی تەنزیم بکرێ لەوانەیە خەلەلێک لە خواردنی منداڵەکە هەیە ئەگەریش حاڵەتەکە حاڵەتێکی نەخۆشی بوو ئەو کاتە بە گوێرەی ئەو حاڵەتە
پێویستە چارەسەری لە بۆ بکرێت. باشە دکتۆر ئەگەر زارۆکێکی مەسەلاً گەشاوە ڕاوستە و نەهاتە چارەسەرکردن ئەو کاریگەریان لە داهاتوودا توش دەبن چنە؟ خۆی ئەگەر گەشە ڕابوەستی طبعاً گەشە احتیمالی هەیە هەم لە وەزنبی هەم لە باڵا بیتن. ڕاستە. ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی زیاتر بە تەنیا باڵای منداڵەکە مثلەن تەسیر لە باڵای منداڵە بکە زۆر جاری وا هەیە کەمی هۆرمۆنی گەشەیە احتیمالی هەیە. فکەمی هۆرمۆنی گەشە ئەگەر دەستنیشان کرا و فەحسی لە بۆ کرا منداڵەکە ئەو حاڵەتی هەبوو ئەو کاتە پێویستە دەست بە عیلاج بکرێ لەگەڵی تا ئەو تەمەنەی کە دەتوانرێ عیلاجی پێ بدرێتن چونکە ئەویش مدەی هەیە مثلەن کە گەیشتە تەمەنێک لەوانەیە چارەسەریش ئیستفادە لێ نەکاتن. فپێویستە پێش ئەو کاتە چارەسەر بکرێت چونکە کەمی ئەو هۆرمۆنە لەوانەیە تەسیری لەسەر جستەی منداڵەکە دەبێت و لەسەر گەشەی جستەی منداڵەکە دەبێت. یان لەوانەیە هەندێک حاڵەتی تربی مەتەنەن گەشە و باڵای دوا دەخات تەنها کەمی هۆرمۆنی گەشە نیە مەتەنەن وەک باسمان کرد غودەی دەرەقی یەک لە سەبەبەکانە یان حاڵەتی ترە مەتەنەن منداڵەکە نەخۆشیێکی تری هەیە خاستن و منداڵانەی کە زۆر زار هەر ئەویش لەناو خەڵک باوە بە نەخۆشی گەنم پێ دەڵێن کە حساسی بە گلوتین هەیە منداڵەکە زۆر زاری وا هەیە ئیستفادە لەو خواردنانە ناکە یان کێشەی لە بۆ منداڵەکە دروست دەکات تووشی سکچوو یان ڕشانەوە یان هەستیاری دەکات فأو حالتان ئەگەر دەستنیشان کرا ئەو کاتە مەفروزە بە گوێرەی حاڵەتەکە چارەسەری لۆ بکرێت. هەندێک حاڵەتیش هەیە لەوانەیە تەسیر لە وەزنیشی بکاتن مثلەن لە وەزنی منداڵەکە و لە ینی زۆر جاری وا هەیە بەدخۆراکی لە بۆ منداڵەکە دروست دەکات. فەئەکید کە بەدخۆراکی دروست بوو تەسیری لەسەر دڵی منداڵەکە لەسەر گوچیلەی منداڵەکە لەسەر جگەری منداڵەکە لەسەر هەموو جستەی منداڵەکە دەبێت. فلۆیە حەسەب حاڵەتەکان هۆکارەکان زۆرن بەڕاستی بەس حەسەب حاڵەتەکان کە تەشخیص کرا و دەستنیشان کرا پێویستە بە گوێرەی ئەو نەخۆشیە چارەسەری منداڵەکە بکرێت. دکتۆر توێکی دکتۆرێک مەسەلەن گەلێک جارە نەک هەر بە شێوەیەکی عام نەک گەلێک جار دەبێژن دویان نەخۆش یان کەسێکی ساغ 6 مانگا جارێکی هەمە فەحسن خۆ بکە دی زارۆک پێویستە مەسەلەن چەند مانگا جارێکی کامل فەحسن نوبێ نەکرێت. خۆی بە پێی ڕێنمایی ڕێکخراوی تەندروستی جیهانی طبعاً لەگەڵ ئەکادیمیای ئەمریکی بۆ نەخۆشیەکانی منداڵان و ئەو کۆمەڵانی کە تایبەتن بە منداڵان جیهانی خۆی ئەوان عادەتەن وەکو خشتەیەک دایانایە بەڕاستی هەموو منداڵێک دەبێ سەردانی هەبی لە ڕۆژی لەدایکبوونەوە تا باڵغ دەبی و گەورە دەبی طبعاً لە ڕۆژی لەدایکبوونەوە مەفروزە یەکەم ڕۆژ و بەتەکیدیش هەر لێرەش وایە مەثەلەن منداڵ کە لەدایک دەبێ دکتۆری منداڵان دەبینی و فەحسی لە بۆ دەکات چ لە نەخۆشخانە حکومیەکان چ لە نەخۆشخانە تایبەتەکان بیت پێویستە لە هەفتەی یەکەم نەخۆشەکە ببیندرێ پێویستە لە هەفتەی دوو هەفتە پاشتر نەخۆشەکە منداڵەکە ببیندرێ پێویستە لە مانجی یەکەم منداڵەکە ببیندرێ ئەم بینینانە زۆر حاڵەت هەیە لەوانەیە لە هەفتەی یەکەم ڕوونادا لە هەفتەی دووەم ڕوودەدا لێ لە دووەم هەفتە و یان لە مانگەک دەبیندرێ و بە هەمان شێوە چێش و باڵا و گەشەی منداڵەکە متابعە دەکرێت لە خلالی ئەو ماوەیە چەندە پاشان مەثەلەن تا دەگاتە 6 مانگی پێویستە مانگانە منداڵەکە ببیندرێت لە پاش 6 مانگ مەثەلەن 2 مانگ جارێک پێویستە منداڵ ببیندرێت لە پاش 4 ساڵ مەثەلەن ساڵانە پێویستە منداڵ ببیندرێ و قیاسی گەشە و فەحسی گەشەی لە بۆ منداڵەکە بکرێت بزانین ئایا گەشەی منداڵەکە دروستە یان نادروستە هەتا لە هەر تەمەنێک لە هەر کاتێک هەست پێکرا کە ئەو منداڵە گەشەی ڕاوەستایە بەیان بەرەو خوارەوە دێ بە زووترین کات چارەسەری لە بۆ بکرێت. دکتۆر ئافرەتێن مە دنوکێدا مەسەلەن دەما دوگیان دەبن gelek naskevin ez neşem vê bikem ez neşem bikem û ez dema vîdyoya li sosyal medyayê dibînim yê xanimên derve riyazeka zor taybet dikin gelek giringê bihatn û çonê didin tişta radikin yanî jiyaneka gelek asaya xwe birêve dibin ev ta çend karîgerî li ser geşa korpelê bikey tu her danîşî her bixoy والله بەتەکیت خۆی حرەکەی مرۆڤ زۆر پێویستە لە بۆ جستەی و لە بۆ تەندروستی ئەو کەسە کەسی دوو گیانیش بەتەکیت پێویستە حرەکەیەک و جوڵەیەکی هەبی ئەو حرەکەی وا دەکا زۆر جاری وا هەیە دایکەکە لە حەد زیاد لەوانەیە چێشی زیاد نەبیتن هەتا بە شێوەیەکی تەندروست کاتێک کە دوو گیانیشە بە شێوەیەکی تەندروست ئەگەر زیادبوونی چێشیشی هەبوو بە شێوەیەکی تەندروست زیاد بی نەوەک لە حەدی خۆی زیاتر بی
چکە ئەکیید قەڵەوی و زیادبوونی چێشیش لەوانەیە تەسیری لەسەر تەندروستی هەم دایکەکە هەم جاری وهەیە لەوانەیە لەسەر تەندروستی کۆرپەلەکەش هەوێتێت بە بۆیە پێویستە ئافرەتیش کاتێک کە دوو ژیانیشە حرکە و جوڵەی خۆی بە ئاسایی بیکاتن تا ئەو کاتەی منداڵەکەی دەبێت. باشە دکتۆر خۆز بەڕێوەبەری نەخۆشخانەی ئێستا لە زۆرترین ئەو حاڵەتانێک کە بۆ ئێوە دێن چین لە منداڵدا خۆی هەموو ساڵ لە وەرزی زستان طبعاً زیاتر ئەو حاڵەتانەیە کە پەیوەندی بە کۆئەندامی هەناسەوە هەیە هەوکردنی کۆئەندامی هەناسە یان حاڵەتەکانی ئەوانەی کە پەیوەندیان بە کۆئەندامی هەناسەوە هەیە هەڵامەتە ئینفلەوەنزایە هەوکردنەکانی سیەکانە مەتەنەن هەوکردنی قورگ و لەو زەتێن و ئەو حاڵەتانە عادەتەن زیاد دەبی ئێمە وەکو نەخۆشخانەی ڕاپەڕین زۆرترین کات و زۆرترین قەڵەباڵغی کە دروستبی بەڕاستی لە وەرزی زستانە لەسەر ینی لۆدێک و فشارێکی زۆر لەسەر خەستخانە دروست دەبی لەبەرەوەی حاڵەتەکان زۆر زیاتر دەبن لەو کاتەدا هەرچەندە لە کاتەکانی تریش و لە مانگەکانی تریش ئێمە وەکو نەخۆشخانەی ڕاپەڕین کە تاکە نەخۆشخانەی منداڵانە بەڕاستی لە شاری هەولێر ئەو خزمەت گوزاریانەی کە لە بۆ چارەسەرکردنی منداڵان پێشکەش دەکرێت بە 24 ساعات بەردەوامە لە خزمەتی هاوڵاتیان. دکتۆر زۆر سپاس کە تو ئەڤڕۆ میێوانەی بەیانی 24 بووی ئەس گەلێک دڵخۆش بووم بە زانیاریەندا. زۆر سپاس. زۆر سپاس. بەێ بینەران ئەم دەچینە زاخۆکە دەلال پەیامنێرێمە میێوان مەجید دێتگەلمە دابیت کوردستان هەمیشە جێ دیانەت و خەلکێن جیاوازە لەوێرێژی بزانین میێوان بۆمە بەحسە زانیارین زیاتر کرد ئەس بە هەوە نابێژم میێوان سوێدە باش سپێداواژ باش بتن ئەس لە کەنیسا مەریەم العەزرامە یاکۆ ئەرمەنێن زاخۆ ماسمین خوێناینی تێدادگەرن ئەڤرۆ بە ساڵنامەیە ئەرمەنان ئەڤرۆ لە گۆر ساڵنامەیە ئەرمەنان وەلێ جەژنا ژدایبوونا حەزرەتی مەسیحت گێرن کولسەر ئاستێ هەرێما کوردستان لە 5 کەنیسەیان ئەڤرۆ مەراسیمên wana dest pêkîne helbette li gundên kolsînorê zaxû neçevî dî ewan merasimên xwe nivêjkirinê dest pêkîne evrû demjimêr heşî spêdê jî li evê kenîseyê ku li senterê bajêrê zaxû yê dikevîte nava bazarê zaxû helbette ev tax jî bi taxê ermenan hatiye navkirin ji ber ku li zaxû pêkvejiyan di asekî gelekî baş da peywendiyên komalatiyên zaxû بی جوازیا کلتور و آیین و نتوایان ده نجیبجیکرن مسلمان ده جشن کریستیانان دا سردان هفدو دکن کریستیان جک برانبر اوی چنده که ده جشن مسلمانان دا سردان وانات کنو ایزدی و هر نتوا و آینه که دیه زاخوبه ویشی وازی ده همی جشنان دا مراسمین خواد گیرن افرو جشن ارمنانه جماره هری زیده ارمنان لسر آسی هرما کردستان لزاخو آکنجین و جیان در باز دکن پشتی کو خرکرنا ارمنان دمکو ڕاویای نەوهاتینە هەرێما کوردستان دەرگای خۆ هەمبەری وا ناڤەکرێ و هەلبەتە لە زاخۆژی ئەو باژێر بوو یەک و دەرگای خۆ لە وا ناڤەکرێ و دوسەنتەرێ باژێریدا کەنیسەیەوانە هاتیە دروستکردن بە بڕیار حکومەتە هەرێما کوردستان ئەگەر کەنیسەوانە توێنەیاندا دیار ببتن هاتیە نوژەنکردن بە پرۆفشنالەک و ئێکەم جەژنە ئێکەم نەڤێجا جەژنە دی ساڵدا لی اوی کنیسه بیت کردن یا کو ارمن جه کلدان و سریان آنتینا جدا کردن بتنه لگور سالنامه کو کلدان و سریان بگور سالنامه واتیکان جشن خواهش دایبون حضرت مسیحت گرن و البته ارمن جی لگور سالنامه ارمنیا یا ارمنستان کو جشن خود گرن گورسالنامه وانا افریقا تایبەتمەندیên جشنا وانا اون کو سپیدایان نویجا خود کنو لبوی نان خارنج یا نیورو پاچه آمادت کنو کو دروژان جشنا وانا بردوام دبه دروژا یکم دا جماره هری زیده یا کو کسین سردان وان دکن مسلمان زاخونه پیروزیا جشن لوانات کنو البته جی پشرا و بخواجی بو سردانا کس و کارین خواب تایبەتی او کسین کو نخوش د مالان ده بنیان جی اگر کسی که وانا واخر کرد به سردانا مالا واخرین خواد کن بو اوی چنده هرچنه بیت البردلی وان بت تو کیمه که خماوانا سوک ببیتن به اوی شوازی ارمنین زاخو افرو مراسمین خوین نویش کرنه کنه ها دهولا خواه تایبەت و دەست به مراسمین خواه کرینه زۆر سپاس بۆ تە بۆ هاوکارێمە لە زاخۆکە جەلال توت گەلمەدا بووی گەلک سپاس
پێکڤژیانە کوردستانی هەمی گاوێجیە سەرنجە هەمی خەلکا بووە و ئەس جەژنە براین مین ئەرمەنی پیرۆز دکەم هەر دڵخۆش بن ئەم بەحسا چاوەڕێ خۆی گوێ بکەین مەگوت ئەم بەحسا پرۆژە خوێندنێ بکەین پرۆژە خوێندنێ چییە ئەف پرسیارانە ئەم دی ئاراستەی ڕەنج بەر کامەران کەین مامۆستا تو گەلێک بخێر هاتی زۆر سپاس مامۆستا بڵام بزانین پرۆژە خوێندن چییە دەست پێکێ بەریتان باش بەیانی هەموو کوردستانیان باش پرۆژەی خوێندن پرۆژەیەکی پاڵپشتکاری قوتابیانە بە فراوانترین ناوەندی فێربوونی دیجیتاڵی ناوزەت دەکرێتن ئەو پرۆژەیە لە ڕواڵەتدا دیجیتال پلاتفۆرمێکە بەڵام لە واقعدا زۆر زیاترە لەوەی کە تەنها لە پلاتفۆرمێک و لە وێبسایتێکدا ئەمە کۆی بکەینەوە لە دەستپێکدا 2 ساڵ لەمەوبەر کۆمەڵک گەنج کە زۆر بە وزەوە وەروەکو سەرۆکچاریم کاک نەسیروان دەفەرموێت گەنجانی وڵات داهاتووی ئەو گەلەن داهاتووی وڵاتیان لەسەر بنیادەنرێ بە پڕوزەوە بیریان لەوە کردەوە کە قوتابخانەکان بە تەنها ئەو زانیارانیەی کە گەنجان دایانەوێتە لە ناوەندەکانی خوێندن تێریان ناکەن بەڵکو ئەرچی قوتابخانەکان زۆر زۆر لەوە زیاترە کە تەنها مامۆستا و قوتابخانە بتوانێت بەکارلێکێک ئەو هەرزەکارانە ئەو قوتابیانە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن فێر بکاتن بۆیە بیرمان لەوە کردەوە کە ناوەندێک هەبێتن بۆ ئەوەی ناوەندێکی دیجیتاڵی تا هەڵبەت بۆ ئەوەی هەموو ئەو سەرچاوە ئەکادمی و زانستیانە لە خۆ بگری کە لە سەرجەم قۆناغەکانی خوێندن قوتابیان پێویستیانە لەبەرەوە پرۆژەی خوێندنمان دامەزران پرۆژەی خوێندن سەرجەم ئەو پێداویستیە زانستی و ئەکادمی و سەرچاوە دەرەچیانەی کە لە قۆناغەکانی پۆلیەکی سەرەتایی تا زانکۆکان پێویستیانە تێیدا کۆکراوەتەوە کاتێکەمان لە پرۆژەی خوێندن سەرەتا دەستپێکێکی زۆر سادەمان هەبوو ڕازگۆ بم لەگەڵت دواتر خۆشبەختانە توانیمان بە ئیمپروڤمنتی باشتر بەرەو باشترکردن بە ئەزموونکردن چونکە دەزانی کە هەر پرۆژەیەکی تەکنەلۆژیا پێویستی بە ئەپدەیتکردنەوە هەیە پێویستی بە نوێگەری هەیە لەبەر ئەوە توانیمان پەیتا گۆڕانکاری زۆر گەورە لە ناویدا بکەین کە حەزب لێە هەمووی بەیەکۆنەڵم وردە لەگە پرسیارەکانی زەنابەت بڕۆم بۆ ئەوەی زیاتر بینەرانیش ئاشناوی پرۆژەکە باشە مامۆستا بەحسان دەکرد گوت گەنجە ئەف پرۆژە دامەزراندیەوەنێ چەند مەسەلەن گەنج جهێ ئەوەیەک و گەنج گرنگی بڤان پرۆژە بدەتن و کەنگی دامەزران و نوکە و مەسەلەن ئەف پرۆژە دامەزراوە ئەو گەنج نوێرێ هەنەک و مەسەلەن زێدەتر ببێن بەشداری vê پرۆژێ بکەن خۆشبی لە ڕاستیدا ئومێدی هەر نەتەوەیەک لەسەر گەنجەکانی هەڵسنراوە بۆ ئەمێ بزانین داهاتووی هەر نەتەوە و گەلێک بەرەو چێ دەڕات پێویستە لە هزر و هەوڵدان و بیرۆکەکانی گەنجانی بڕوانین هەر لەبەر ئەوە ئەمە دەڵێن گەنجانی کوردستان بەتوانان لێهاتوون کاتێک دەرفەتیان بۆ بڕەخسێ بێگومان ئیبداع دەکەن یعنی لە سەرجەم کایەکان نەک تەنها خوێندن لە سەرجەم کایەکانی ژیاندا دەتوانن داهێنان و ئەفراندنیان هەبێتن هەر بۆیە کاتێک ئەو گەنجانە دەرفەتمان لە بۆ ڕەخسا 2 ساڵ لەمەوبەر وەکوتم بە دەستپێکێکی سەرەتا دەستمان پێکرد هەڵبەت لە 5 کەسێک کۆ دەبەوە هەر هەمووی ئێستا خۆشبەختانە زیاتر لە 150 زۆر زیاتر لە 150 لەبەرەوەی لە هەر ناوەندێکی خوێندن لە هەر قوتابخانەیەکی حکومی کە زۆر تەرکیزمان لەسەر قوتابخانە حکومیەکانە نوێنەرێکی پرۆژەی خوێندن لە قوتابخانەکاندا هەن هەموو ئەو سەرچاوە پێداویستانێت چونکە خوێندن پرۆژەیەکی پاڵپشتکاری قوتابیانە ئەو پرۆژەیە ئەمە خوێندن و پەروەردە زیاتر لەوە دەبینین کە تەنها لە ڕێگەی قوتابخانەوە کۆمەڵێک با بڵێن تەنها زانیاری بخەینە ناو مێشتی قوتابیان بەڵکو پرۆژەی خوێندن لە ڕێگەیەوە دەیەوێتن گەنجان ئامادە بکاتن لە بۆ ئەو داهاتووی کە ڕەنگە زۆر کەسمان چاوەڕوانی نەبین ئەمن کەمتر لە 3 ساڵ لەمەوبەر بوو هەر لە پرۆگرامی بەڕێستان باسی سکیلسمان کرد باسی توانە و لێهاتوویەکانمان کرد کە چەندە گرینگە گەنجان خۆیان پرچەک بکەن چەکی زانست چەکی بەهرە و لێهاتووی کارامەیەکان خۆشبەختانە ئێستا ئەوڕۆ دەبینین تەنها قسە نەبووە بەڵکو توانیمانە زیاتر لە 150 گەنج کە کارامەیی و لێهاتوویەکانیان دەکرێت سوودی لێ ببندێ لە بۆ پرۆژەیە کە کۆمەڵگە سەرتاپا سوودی لێ وەردەگریتن لێ پرۆژەی خوێندن بە کۆمەڵە گەنجی سەرەتایی دەستی پێکرد پێم خۆشە لێرە ڕۆڵی
ڕێزدار کاگدریز نێسیروان بارزانی بە بەرزی بنرخێنم کە پاڵپشتێکی سەرەکی ئەو پرۆژەیەمان بوو کاتەکەمە پرۆژەی خوێندنمان ڕاگەیان بەڕێزیان تەشریفیان هێنا و لە مەراسیمەکە ئامادە بوو ئەو پرۆژەیە پێشووتر بەسەر چاوەیەکی کەمی پاڵپشتی دارایی بەڕێدەکرا بەڵام ئێستا خۆشبەختانە کاتێک بەڕێزیان ئەو پرۆژە گەورەی بینی یەکسەر لەگەر دەستگای ڕوانگە هەماهنگێکی تەواوی بۆ دروستکردین کە جەنابیان سەرۆکی دەستگای ڕوانگەی لای بەڕێستان ڕوونا ئێستا پرۆژەی خوێندن زیاترە لەوەی کە تەنها پلاتفۆرمێکی ئاسایی بی بەڵکو پرۆژەی خوێندن هاوەهەنگە لەگەڵ دەستگای ڕوانگە بۆ ئەوەی زیاتر ئەو پاڵپشتانە و ئەو ئەپدەیتانەکە تایبەتمەندین بێ پرۆژێ چنە یعنی ئەم دەشێن ببین ئەوەیە کەمین پرۆژەیەک و بشێتن سوودەکە جیاوازتر بگەهێنی چا قوتابیان بەڵێ دەتوانین لەو ڕوانگەیەوە بەدڵنیایەوە بڵین یەکەم پرۆژەیە کە سەرجەم کەرەستە و پێداویستە زانستی و ئەکادیمیەکانی قوتابیانی لە سەرجەم خۆناغەکانی فێربوون و تەنانەت دوای فێربوونیش لە خۆگرتووە ئەگەڵ برین ناوازەیەکەی و خاڵی هەڵاوێردووی ئەو پرۆژەی لەکوێدایە یەکەم پرۆژەیە کە تایدا کاتێک وێبسایتەکە دەکەوە کە خوێندن دۆتکەی ئاردیە سێ بژاردەت لە پێشە بژاردە یەکەمیان وەکو قوتابی دەتوانی بەکاریبێنی بژاردەی دووەم وەکو مامۆستا بژاردەی سێم وەکو قوتابیەکی زانکۆ یاخود دەرچووی زانکۆ لە هەر یەک لەوانە تایبەتمەندی خۆیە کاتێک وەکو قوتابیەک بەشدار دەبی پۆلەکانت لەبەردەستە لە پۆلی یەک تا پۆلی 12 کە دەڕۆیتە هەر پۆلێکەوە سەرڕای ئەوەی هەموو پەرتووکە منهەجیەکانی وەزارەتی پەروەردەی تێدا بە زمانەکانی کوردی عەرەبی ئینگلیزی تاوان لە کوردیەکە هەردوو زاراوەی بادینی و سۆرانیشی لە خۆگرتووە کە زۆر زۆر جێگای بایەخە دواتر لە هەر وانەیەک لە هەر پۆلێکدا وانەکان هەمووی بە زمانی شیرینی کوردی مامۆستای پسپۆری تایبەت لە ڕێگای ڤیدیۆوە تۆمار کراوە قوتابی کاتێک لە هەر بەشێک لە قوتابخانە طبعا هەمومان قوتابی بووینە ڕەنگە نەتوانین لە بەشێک لەوانەکان تەرکیز بکەیت یاخود بەخۆی هەر گرفتێکەوە نەتوانین ئامادە بین لە پۆلەکان قوتابی دەتوانێت کە کاتە گەڕاوە لە ڕێگەی پرۆژەی خوێندنەوە لە هەر کاموانە گرفتێکی هەیە لەو وانەیە لە دقەی فلان دێ لە بابەتەکە دادەنیشی ڕوبەڕوو لەگەڵ مامۆستایەکەی بۆی شەرح دەکاتن اینجا دواتر هەر ئەوەشنا بەڵکو بانکی پرسیارەکانی تێدایە بە تایبەتی لە بۆ پۆلی 12 کە ئێجگار زۆر قسە و باسی لەسەرا بانکی پرسیارەکان ئەو پرسیارانە کە پێشووتر لە ئەسئیلە وزاریەکان هاتەوە لە ڕێگەی وەڵامی نمونەی وەزارەتی پەروەردەوە هەموو ئەوانە خرایتە بەردەستی قوتابیانەوە هەر ئەوەشنا بەڵکو لەگەڵ ئەوەی کە تەنها ڤیدیۆ کۆنفرانسێک نەبێتین کە قوتابی تێیدا بەشدارە هەموو ئەو پرسیارانەی کە قوتابی لە ڕێگەیەوە تێی ناگا ئاراستەی مامۆستاکەی دەکات بەشی دووەممان بەشی مامۆستایە کاتێک مامۆستایەک چۆن سوود لەو پرۆژەیە ببینێتن خەمی گەورەی هەر زۆری مامۆستایان ئەوەیە دەستگەیشتنێک ئەکسێسێک نییە لە بینی قوتابی و لە بینی مامۆستا تەنها ناوەندی قوتابخانەکان ناوەندەکانی فێربوون خاڵی بێگەیشتنی قوتابی و مامۆستان بەڵام لە ڕێگەی پرۆژەی خوێندنەوە ئەوە ئاسانکاریە کرایە دەستگەیشتنەکە هەمیشەییە بەردەوامە بۆیە قوتابی دەتوانێت لە ڕێگەی مەسیجێکەوە ئەو پرسیارە یا سکرینی نامەکەی دەکاتن ئەو پرسیارەی لە بۆ مامۆستاکە دەنێریت و مامۆستاکە هەر کاتێکە کە لەسەر هێڵ بوو دەکرێت جوابی قوتابیەکە بداتەوە بەشی سێمیان بریتێ لەوەی تەبان هەڵە بەشی مامۆستایان کۆمەڵک پاڵپشتکاری ئەکادیمی بۆ مامۆستا دانراون وەکو خشتەی بوانەکانیان چۆن جەدوەڵ ڕێک دەخەی و هەروەها ئەو پەرتوکانی کە پێویستە بۆ پەرەپێدانی مامۆستایان یان کۆمەڵە کۆرسی دیکە هەیە لە بۆ مامۆستایان ئامادە کراوە لە بەشی زانکۆ قوتابیان ئەمە زۆربەی کا دەڵێن تەنها لە پۆلی 6 یان پۆلی 12 نەجاتمان بی ئیدی تاو خەممان نامینێ بەڵام خەمە گەورەکە لێرە دەست پێ دەکات چونکە لێرەوە تو پێ دەنێتە قۆناغێک کەسایەتی و ژیانت دروست دەکەی ئیدی خۆت تەنها مڵکی خۆت نی مڵکی ئەو کۆمەڵگەی کە تێیدا دەژی مڵکی ئەو کوردستانی کە لە پێناویدا تێدەکۆشی بۆیە گەنجان لە قۆناغی زانکۆ تەرکیزی زۆریان لەسەر ناحیەی سکیڵەکەیە ئەو بوارەی کە کارامەی و لە هاتوویەکانیان چۆن پەرە پێ بدرێتن قوتابی کە دەچێتە کۆلیژی ئەندازیاری کۆلیژی با بڵێن توبیا یان هەر کۆلیژی چیتر مانێ ئەوە نیە تەواو ئەوە گەیشتە ترۆپک بەڵکو لێرەوە کارامەی و لە هاتوویەکانی دەست پێ دەکات
قوتابێک لە کۆلیژی ئەندازیاری زۆر گرنگە فێری چۆنیەتی کۆنتنت رایتینگ بیتن چۆن ناوەڕۆکێک دەنووسی لەبەرەوەی ئێستا ئەمە لە سەردەمێکی سەردەمی گەورەی دیجیتالیە ئەگەر ما پەیوەندیەکان فێر نەبین نەزانین چۆن پەیوەندێکی کارا دروست دەکەین ئەگەر زانستەکەم هەرچەند زۆربی بەڵام نەتوانین بیگەینمە خاوەنکار ئەو کاتە من لێرە تووشی نوشتیەک دەبم نەنجیەک لە کارەمەیەکانم دروست دەبێتن دوێ ئەمە لە بەشی زانکۆ هەردوو بواری زمانەکان و کارەمەیەکان تەرکیزی زۆرمان لەسرە کۆمەڵک خولی زۆر لە ڕێگەی کارەمەیەکان و لێهاتوویەکان بۆ قوتابیاندان درراوە و زمانەکانیش زمانی سەرڕای ئەوەی زمانی کوردی بەشێکی زۆر گەورەمان دەبێتن چونکە بەداخەوە دەمەوێت پێت بڵێم ڕەنگە لەو جیلەی نوێ کە پێدەگوتێت جینزی زمانی کوردی ئەوەندە زێی باەخ نەبووبی بەڵام ئێمە سەرجەم بڵاوکراوەکانمان بە زمانی شیرینی کوردی دەبی لەبەرەوەی ئەمە قوتابیانمان ئاشتکەینەوە لەگەڵ ئەو زمانە و ئەو کللتورە کللتوری زمانی کوردی بخەینەوە ناو حیزری نوێی گەنجانمان کە ئاستی ڕۆشنبیری و کللتوری زمانی دایکت چەندبی ئەوەندەش دەتوانانی زمانی دیکە فێربی دواتر زمانەکانی عەرەبیە ئینگلیزیە تورکیا و فەڕەنسیە ئیلە ئاخیریه قوتابیان تێدا فێر دەبن ئەوانە هەمووی لە دووتوێی ئەوەی کە ناوازەیەکەی پرۆژێ خوێندە لەستا هاتوتن باشە مامسا هەوڵبەرە vê پرۆژێ مەزنتر بکەن یان بەشێن زێدەتر بێخنە ناف عافیت بیتن من گوت هەوڵبەرە vê پرۆژێ مەزنتر بکەن یان بەشێن زێدەتر بۆ زێدە بکەن بەڵێ ئەمە پرۆژەکە هەر لێرەوە نەوەستاوە وەکو گوتم پاش ئەوەی کە توانیمان پاڵپشتێکی گەورەی دارایی بەدەستبینین لە ڕێگە جەنابیانەوە و دەستگای ڕوانگەش ئێستا پرۆژەی خوێندن پێی ناوەتە قۆناغێکی زۆر گرنگی سەردەمیانە ئەویش زیرەکی دەستکردە گەورەترین ئاڵنگاری کە لەو سەردەمەدا ڕوبەڕووی هەموو چین و توێژێک دەبتەوە زیرەکی دەستکردە بەڵام ئێمە چۆن بتوانین سوودی لێ ببینین و قوتابیان لە ناوەندەکانی خوێندن چۆن بتوانین لە قۆناغە جیاوازەکان سوودی لێ ببینن لە ڕێگەی پرۆژەی خوێندنەوە زیرەکی دەستکرد ئینتگریت کرایە لەگەڵ وێبسایتەکە کە ئێستا لە قۆناغی ئەپدەیتکردنەوەدایە هەر قوتابیەک یەک لە گرفتەکانمان ئەوەیە با بڵێن کاتێک ئەتوو پرسیارێک هەیە منداڵەکە خوشکت برات پۆلی پێنجی سەرەتایە پۆلی پێنجی ناوەندیە بەرین پۆلی 11ەیە پرسیارێک هەیە دەتەوێت ینی ناتوانانی وەڵامی بدەیەوە ئەتوو تەنها سکرینی دەکەی تەنها ڕسمی ئەو پرسیارە دەگری لەسەر هەر کاغەزێک دەیدەیە چات GPT یان هەر یەک لەو زیرەکی دەستکردانێکە هەیە گرفتەکە لێرە لەکوێیە ئەو بە شێوازێک لە بۆ شیکار دەکە وەڵامەکە دەداتیە ڕەنگە زۆر دووربی لەو وەڵامەی کە لە ناوەڕۆکی پەرتوچی ئەو منهجی پۆلی 11 یاخود پۆلی 5 هەیە زۆربەی کادووە لێدێ بەلاڕێتدا دەباتن بەڵام ئێستا ئەمە لە قۆناغی دێتا فیدینگین هەموو ئەو زانیاریانەیە کە لە پەرتووکە منهجەکاندا هەن دەیدەینە زیرەکی دەستکرد وەکو ناندانێکە باوڵێن کاتێک ئەمەن ئەو داتانەی پێدەدەم لە بەرامبەردا وەکو ڕاهێنانکردنە ڕۆبۆتێکمان دروست کردووە ڕاهێنانی پێ دەکەین هەموو ئەو زانیاریانەی پۆلەکانیان تێدا داخنرێت دواتر لە ڕێگەیەوە کاتێک ئەتو پرسیارێک دەکەی بەس تەنها پێی بڵێ پۆلی 11ەیە پۆلی فلانە تەنها بەو کۆنتێکستە بەو ناوەڕۆکە لە بۆ دەینیتن کە ڕێک لە ناو پەرتوچی منهجەکەدا هەیە بە تایبەتی ئەوە لە بابەتە زانستەکانی هەرێک لە زیندەزانیە کیمیا فیزیا بیرکاریە لەوە زۆر زۆر گرنگە چونکە ڕەنگە و ئیکوێشنێک با بڵێن هاوچێشەیەکی بیرکاری پێ بدەی وەکو کالکولەسیایی هەندەسا یاخود کۆلێژی زانست لە بۆ چی کار بکە ینی قوتابیکە بەلاڕێدا بە بەڵام لێرەوە لە ڕێگەی زیرەکی دەستکردی پرۆژەی خوێندنەوە تەنها پرسیارەکە و پۆلەکەتی پێدەدەی سەرجەم ئەو زانیاریانەیە کە بەبێ ئەوەی لە کتێبەکە بگەڕێی بە کەمترین خێرایی زۆرترین خێرایی و کەمترین کات وەڵامی پرسیارەکەت وەردەگری کە ئەوە طبعا تا ئێستا ئەو زیرەکی دەستکردا بەو شێوەی لە هەموو پۆلەکانها هەبێتن زۆر زۆر کەم بەوتان بڵێم ئەوەی ناوازەترین خەسڵەتی ئەو پلتفۆرمەمانە باشە مامسا بەشن توبی هەوە فکر نەکردیە بەشێکی تایبەت زانین بۆ بەشن توبی چونکی ئەو هەستکەم خیناوان گەلێک بزەحمەترە و کاتێکی زێدەتر دەبێت دروستە جوان فکرت کردەوە ئەمە لە پرۆژەی خوێندن لە ئێستادا زیاد داوات و پشتەکارم پێکەشف دەکەی پرۆژەی VRمان هەیە تاقیگە زانستیەکان بە تایبەتی لە ناوچە دوورە دەستەکان
ڕەنگە ئەوەندە دەرفەتیان نەبوو بیتاقیگە زانستی دروست بکەن بە تایبەتی گوندەکانمان بە تایبەتی ئەو قوتابیانێک کە لە دەرەوەی شار یاخود قوتابخانە حکومیەکان زۆربیان ئەو دەرفەتیان نەبوو بیتاقیگەیەکی زانستی تەواویان هەبێتن. ئەمە لە ڕێگەی پرۆژەی خوێندنەوە چمان کردیا ڤیرچوەڵ ڕیالیتی VR کە بەشێکی زۆر گرنگە لە تەکنۆلۆژیای سەردەم ئێستا ئینتیگریتمان کردیە یا هاوپێچمان کردیا لەگەڵی سەرجەم ئەو تاقیگە زانستیانێت کیمیا فیزیا زیندەزانیە لە با بڵێن تاقیگەیەکی مەرئی تاقیگەیەکی خەیاڵیە بەڵام کاتێک ئەو VR ئەو گڵاسە با بڵێن ئەو چاویلکەی لە چاو دەکەی قوتابی دەستە دنیایەکی دیکە لەو دنیایەی ئاساییە نامینێتەوە بەڵام ئەمە بۆ گەیمینگ بەکاری ناهێنین پێچوانەکەیت ئەمە بۆ ڕێگەی زانستی بەکاری دێنین سەرجەم ئەو پێداویستی و کارلێکانە و ئەو تاقیکاریانەی ئەو ئەکسپێرمانتانەی کە پێویستە لە تاقیگە زانستیەکاندا هەبن لە ڕێگەی پرۆژەی VRەوە قوتابیەکە دەتوانانی یەک بەدەستی خۆی تاقیکردنەوەکان بکاتن کە ئەوەش یعنی شتێکە با بڵێم هەر نەکراوە وەکو خۆتان دەڵێن نەکراو نەبینراوەشن جارێ دوێ لە تاقیگە پزیشکەکان لەوانەیە کە دەستنە قۆناغی کۆلیژە زانستەکانیش ئەوە قوتابیان دەتوانین ئەمە فراوانی کەین لە ئێستادا تەنها بۆ پۆلەکانی 1 تا 12 بەڵام خۆ دەزانی ئەوە هەموو پایلۆت پرۆجەکتن کاتێک ئەتو سەرکەوتوو دەبی لەو پرۆتۆتایپی کە دروستت کردیە لە نموزەجە و لە نمونەیە دواتر دەتوانی بەکاری بینی لە بۆ کۆلیژە زانستەکان لە بۆ کۆلیژەکانی پزیشکی بۆیە لە ئێستادا ئەوە تەنها لە بۆ تاقیگە زانستەکانی پۆلەکانی ئامادەی و ناوەندیەکانن لە ڕێگەی پرۆژەی VRەوە توانیتمان ئەو قوتابیانەی کە با بڵێن بێبەشن لە تاقیگە زانستیەکان لە قوتابخانەکان لە ڕێگەی پرۆژەی خوێندەوە کە هاوپێچە بە VR ئەو بۆشایشمان ئەو کلێنەشمان تێدا پڕکردەوە. مامۆستا دەستخۆش زۆر سپاس هەر سەرکەفتی بن هێویەکارین جوانتر و باشتر بە هاوت خازین زۆر سپاس کردت گەلمەجاڵی سەلامەت بن. گوڵی فول گوڵێکی بۆن خۆشە و زیاتر لە دروستکردنی بۆنجا بەکارجێنێت لە پارێزگا کەناریەکانی یەمەن دەڕوێت ڕۆژانە سەدان جوتیە لە پارێزگای لە حەج لە باشووری ئەو وڵاتە لە کێڵگەکانیان سەرقاڵی چاندن و کۆکردنەوەی گوڵی فولن ئەم گوڵە سەرباری بۆ نەخۆشەکەی ئافرەتان لە ئاهەنگەکاندا وەک کەرەستەی جوانکاری لە جلوبەرگەکانیان دەدەن. رحنا إلى البندر في شهر نيسان نشتي نبيع الفل لكل والهان كأنها لعاسمانەوە وەک فەرشێکی ڕاخراوی سەوز دەردەکەوێت. کێڵگەکانی گوڵی فول لە پارێزگای لە حاج لە باشووری یەمەن دیمەنێکی تەواو جوانیان بە ناوچەکە بەخشیوە. بە نزیک بوونەوە لەم کێڵگەیە بۆنێکی خۆش کێشت دەکات تا ئەو کاتەی خۆت لە ناوەڕاستی کێڵگەکە دەبینیتەوە. بە بۆچوونی جوتیارەکان لێرە تەنها گوڵی لێ نییە بەڵکو ژیان و سەرچاوی داهات هەن. المطلوب اهتمام بها داوامان ئەوەیە گرنگی زیاتر بەم جۆرە گوڵە و جوتیاران بدرێت چونکە گوڵی فول بەردەوام لەژێر هەڕەشەی مێرووەکاندایە بە تایبەتی لە وەرزی زستاندا کە وەرزی پێگەیشتنی ئەم گوڵەیە جوتیار بەرگەی زیانی قورس ناگرێت. گوڵی فول لە ناوچە کەناراویەکان گەشە دەکات بە تایبەتی لەو ناوچانەی یەمەن کە کەشەکەیان شێدارە. لەم ژینگە نمونەیەدا ئافرەتان و پیاوان شامبەشانی یەکتر کار دەکەن. گوڵەکان ڕەوانەی سەرجەم پارێزگاکانی یەمەن دەکرێن. هەروەها بووەتە سەرچاوەیەکی گرنگی داهات بۆیان. پیاوان و ئافرەتان ئەم گوڵە لە جلوبەرگ و سەریان دەدەن و وەک کەرەستەیەکی جوانکاری بەکاری دەهێنن. ئەم گوڵە زیاتر لە بۆنە و ئاهەنگەکاندا بەکاردەهێنرێت. من خۆم هەموو هەفتەیەک بای 3000 ریال عەتری فول دەکڕم. هەفتانە ڕۆژێک بۆ کڕینی ئەم جۆرە بۆنانە تەرخان دەکەم. بۆنەکە گەر لە ماڵەکەت هەبێت هەستێکی جیاوازت دەداتێت. چاندن و چنینی گوڵی فول سەرچاوی داهاتی کۆمەڵێکی زۆر خێزانی یەمەنیە. لەلایەکی دیکەشەوە ئەم گوڵە بووەتە ناسنامەی کللتوری یەمەن. ئەم جۆرە گوڵە
هەستی جوانی و ژیان دۆستی بە یەمەنیەکان دەدات. ئەمە جگە لەو عەترەی لە گوڵی فول دروست دەکرێت و هەستی ئارامی بە بەکارهێنەرانی دەدات. ئەی من قائد کوردستان 24 تعز. بەێ بینەران ئەڤ گشت بگە و بابەتن ئەڤڕۆی پرۆگرامی بەیانی 24 بووم هێویدارم جێ ڕازامەندی هاوبین بە ئەرێنی بهێزرن بە چەندروستی بژین هەتا سبای خودێت گەل هەوا بیتن.